حەزەکەین حکوومەت بە یەک چاو سیرکە بۆ ملت عەدالەت. دوای گەنجەکەمان هەمووی زۆری تەخەڕوج کردووە تەعیین نییە. حەزەکەین حکوومەت ئەو گەنجانە تەعیینکە. دامەزراندن نییە، ئیش نییە، کار نییە، کەساوەت نییە، یەخنی ئەو خەڵکە بێزار بە ئەو خەڵکەش پێویستی بە کار و کەساوەتە، پێویستی بە ئیشە. بەڕاستی ئەو خەڵکە زۆر بێزار بە حەز دەکاتن ئیشێ بێ، کارێ بێ، کەساوەتە بێ. ئەگەر ئیش کار و کەساوەتە بێ ئەو خەڵکە لۆ دەستنا دەرەوەی وڵات، ئەو هەموو گەنجە جوانە، ئەو هەموو خەڵکە لۆ چ دەڕۆن، لۆست وڵاتی بەجێ دێنن. ئەگەر بێت و ئەمەش ئیشمان هەبێ، ئەمەش حەز دەکەین لە شارەکەی خۆمان بین. حەز ناکەین بڕۆین وڵاتی خۆمان خۆش دەوێ، حەز دەکەین لەجێ و ڕێ و مەکان و شوێنی جێی خۆمان بین. بەس بەڕاستی پێویستمان بە ئیش و کار و کەساوەتی هەیە. بێگومان سەبارەت بە مافی ئافراد زۆر شت هەیە کە بکرێت سەبارەت بەوان. بۆ نمونە بەتایبەت سەبارەت بە ئەو بابەتانەی کە پەیوەندی بە کار هەیە. بۆ نمونە زۆربەی کارگان هەن کە پیاوان دەیکەن، یعنی ڕێگە دەگرێت بەرامبەر بە ئافرەتان کام شتان ئەنجام بدرێت.